بەناوی خۆی بەخشندەی مێرەبان سڵاوتان لێبێت ئازیزانم، من کارزان مەحمودم، خۆشحاڵم کە لە ئەڵقەیەکی نوێی بەرنامەی 247 لیستی کۆمەڵی دادگەری بۆ هەڵبژاردننی خولی شەشەمی پەرلەمانی کوردستان هاتمەوە خزمەتی ئێوەی ئازیز و خۆشەویست. هەر کاتێک کە ناوی پرۆژەی خێرخوازی یاخود کاری خێرخوازی دێت لە تەنیشتیەوە حزبی ئیسلامیمان بیر دێتەوە، لەبەرەوەی کە ئەوەی کە زۆر گرنگی بە کاری خێرخوازی و بەدەمەوەچوونی هاوڵاتیان دەدات حزبی ئیسلامیە. هەمیشە حزبی ئیسلامی لەگەڵ کاری خێرخوازی دوانەیەکی لێکدانە بڕاو بوون. لە هەرێمی کوردستان 32 ساڵە کە هاوڵاتیان هاوار و واوەیلانە بەدەستەوەی کە خزمەتگوزاری نییە. هەر لەگەڵ ناوی نەبوونی خزمەتگوزاری دێ هاوڵاتیان جوت حزبی دەسەڵاتیان بیر دێتەوە. لەم بەرنامەی 147 بە میوانداری هەریەکە لە بەڕێزان سیروان حەمەخان کاندیدی ژمارە 23 بازنەی سلێمانی بۆ هەڵبژاردننی خولی شەشەمی پەرلەمانی کوردستان، هەروەها بەڕێز سادق گەرمیانی کاندیدی ژمارە 30 کۆمەڵی دادگەری بۆ هەڵبژاردننی خولی شەشەمی پەرلەمانی کوردستان لە بازنەی سلێمانی گفتوگۆ لەسەر ئەم دوو تەوەرەیە دەکەم. مامۆستا سیروان بەخێر بێن. مامۆستا سادق ئێوەش بەخێر بێن. مامۆستا سادق لە پێشەی کرددا ئاماژەم بەوە کرد کە ئێمە هەر کە ناوی پرۆژەی خێرخوازی کاری خێرخوازی دێت یەکسەر سەرنجمان بۆ لای هێز و لانە سیاسیەکان بە تایبەت کۆمەڵی دادگەری دێت و هاوڵاتیان بینەران بەم شێوەیە. بۆچی هەمیشە حزبی ئیسلامی لە هەرێمی کوردستان گرنگی بە کاری خێرخوازی داوە؟ بسم الله الرحمن الرحيم الحمد لله والصلاة والسلام على رسول الله وعلى آله وأصحابه ومن والاه يا ربي لك الحمد كما ينبغي لجلال وجهك ولعظيم سلطانك. أعوذ بالله من الشيطان الرجيم الذين ينفقون أموالهم في سبيل الله كمثل حبة أنبتت 7 سنابل في كل سنبلة 100 حبة والله يضاعف لمن يشاء. برایانی بەڕێز خۆشەویستان و ئازیزان، ئێمەی موسڵمان ئەلحەمدولله خاوەنی بەرنامەیەکین کە ئەویش قورئانە و پاشان فەرمودەکانی پێغەمبەری خوا عەلەیهی سەلات وەسەلام چۆن ئەمری پێکردوین لە مەسائیلی نوێژ و لە مەسائیلی زەکات و لە مەسائیلی حەج و هەتا دوایی هەروەها بە هەمان شێوەیش بە نەسی ئاەت ئەمری پێکردوین کە ئێمەی موسڵمان، کە ئێمەی دیندار، کە ئێمەی خاوەنی بەرنامەیەکی ئاسمانی کە هی خواییە ئەبێ هەمان ئەم تەوەڕەیش وەکو نوێژ و ڕۆژۆکە چۆن دەستمان پێوە گرتووە بە هەمان شێوە ئەمیش دەستی پێوە دەگرین ئینشاء الله بۆ خزمەتی هەژاران و نەدارانی وڵاتەکەمان. ئێمەی ئیسلامی ئەلحەمدولله بەرنامەکەی خوای پەروەردگار ملزەممان ئەکا بەوەی بێ پێوتن، بێ بانگهێشکردن، بێ ئەوەی مەسئولێکی باڵاتر ملزەممان کە هەرێکێک لە ئێمە خۆمان بەرپرسیار ئەزانین دەربارەی ئەو کارە پڕ لە خێرا. پێغەمبەری خوا عەلەیهی سەلات وەسەلام لە فەرمودەیەکی شیرینیا ئەفەرمێت دەرکردنی احتیاجی برایەکم واتە ماڵێک پێم لا گەورەترە لە 1 مانگ عیبادەتی مزگەوتەکەی خۆم. دەی باشە تۆ وەرە بیرکەرەوە پێغەمبەری ئازیز عیبادەتی پێغەمبەریش ئەبێت چی بوو بێت، چۆن بوو بێت، چۆن بیری لێ ئەەکەیتەوە عیبادەتی پێغەمبەری خوا 1 مانگ لە مزگەوتەکەی خۆیە عیبادەت بکە، ئەمەی پێ کەمترە، بەڵام دەرکردنی احتیاجی برایەک ماڵە هەژارێک ئەوەی پێگەورەتر لە 1 مانگ عیبادەت. کەواتە حزبی ئیسلامی لە چوارچێوەی باگراوەندە ئاینەکەیە کە گرنگی بە کاری خێرخوازی و هاوکاری خەڵک دەدات. لەم چوارچێوەیەدا زۆر باشە. مامۆستا دەگەڕێمەوە لە ئێوە هەر لە بابەتی بەخشیندا. مامۆستا سیروانیەوەش بەخێر بێن. حزبی ئیسلامی ئەگەر بێت و قورئان وەکو خۆی جێبەجێ بکە، وەکو مامۆستا فەرمووی ئاماژەی بە ئاەتەکە کرد ينفقون أموالهم في السراء والضراء، بەڵام لە بەرامبەردا حزبی عەلمانی کە 32 ساڵە دەسەڵاتی وڵاتان بەدەستە نەک ماڵیان نەبەخشیوە هی خۆیان شخصی، بەڵکو ئەوەی کە هاوڵاتیان دەیبینن هی خۆم بۆ خۆم هی ئێوەش لە خۆمیان جێبەجێ کردووە. دەتوانین بڵین کە هیچ جیاوازیەک نییە لەوەی کە پەرلەمانتارێک باگراوندێکی ئاینی هەبێت لە پەرلەمان بێت یاخود پەرلەمانتارێک کە هیچ باگراوندێکی دینی نەبێ هەر وەکو یەکە.
بەڵێ بەنای خۆی گەورە میهرەبان دەستان خۆش بێ بۆ بەرنمەکەتان سۆدەی 140 و هەروەها ئومێدی سەرکەوتن بۆ لیستی 140 کۆمەڵی دادگەری کوردستان لە هەر چوار بازنەکەی هەرێمی کوردستان. بە حقیقت ئەمەی کە جەنابەت پرسیار کە پرسیارێکی زۆر موجهە و بەڕاستی لە جێگەی خۆشایەتی ئێمە لە هەرێمی کوردستانە کۆمەڵی حیزب و لایەنمان هەن بە تایبەتی ئەوانەی کەوا لە دەسەڵاتان و جەنابەت لە پێشەکەی ئاماژەت پێکرد ئێمە ماوەی 32 ساڵە جووت حیزبی دەسەڵاتدار فەرمانڕەوای ئەم وڵاتان ژێرخانی ئەم وڵاتیان لەژێر دەسا بووە سەرخانی ئەم وڵاتیان لەژێر دەسا بووە بودجە و موچە و هاوکاری وڵاتانی دەرە و ناویان لەژێر دەسا بووە داهاتی ناوخۆیان لەژێر دەسا بووە. بەڵام ئێمە کە کاتێک کە سەیری ژیانی خەڵکەکەین سیرەکەین ژیانی خەڵک بەڕاستی وەکو پێویست نییە. ئەبینی لە ماوەی ساڵانی ڕابردووە دەیان و سەدان ئێمە خۆپیشاندانمان بینی کرێکارمان بینی لەسەر جادە بۆ خۆپیشاندان مامۆستامان بینی فەرمانبەرمان بینی هەموو توێژە جۆر بە جۆرەکان دکتۆرمان بینی پارێزەرمان بینی ژیانی خەڵک تاوەکو ئەم چرکەی کە من و تۆ قساکەین ڕووی لە باشی نیە هەتاوەکو بێ بابەتەکە ڕووی لە چۆن بڵێ ئاستێکی خواروێ ئەمەش بەڕاستی ئەگەرێتەوە بۆ ئەو بێ بەرنامەی کەوا جووت حیزبی دەسەڵاتدار هەچەندە لەم لاو لەولاش حیزبی کەمان هەیە بەڵام ئەم دوو حیزب هەر لە ئەسەڵات لە ئەساسەوە بەرنامەیەکیان نەبووە بۆ خزمەتکردن بەڵام وەکو هەستکردن بە بەرپرسیارەتی لە مقابلیشتا ئێمە حیزبێکی کەشمان هەیە بە دەستێکی پاکەوە بە دەستێکی ئەمینەوە ئەبینین کۆمەڵێک ڕێکخراوی وەکو مامۆسای برام ئاماژەی پێکرد کە ئەمە ئەو پەڕی هەستکردنە بە بەرپرسیارەتی تۆ لە وڵاتێکە ئاژەی حیزبێکە تەیە حاکمە بەڵام حاکمدارێکی ڕاستەقینە نییە پارەی لە دەستەیە بەڵام دەستەکەی ئەمین نییە. بۆیە حیزبی ئیسلامی کە هاتوتە مەیدان یەکێک لە ئامانج و مەرامەکانی خزمەتکردنی خەڵکە بەبێ جیاوازی ئەو دەستگا جۆر بە جۆرانیکەوە ئێمە هەمانە بوون مناگەر بە دیاریکراوی باسی کۆمەڵی دادگەری کوردستان بکەین لە ڕێکخراوی سۆمای چاوان و لە دەستگای خێرخوازی بەخشینەوە لە نەخۆشخانەی بەخشینەوە لە کۆمەلگا پزیشکی جۆر بە جۆرەکان و لە شارەکانە ئەبین ئەمانە بوون بە خێر و بەرەکەت بەڕاستی بۆ ئەو شوێن و بۆ ئەو خەڵکیکەوە لی نیشتەجێ بوون سەبارەت بە کەسەکانیش ئێمە بەڕاستی باسی ئایندە ناکەین باسی ڕابردووکردن و منەمان لەبەردەسایە ئەندام پەرلەمانێکی ئێمە ئەگەر لە پەرلەمانی عێراق بوو بێ ئەگەر لە خولەکانی پێشوا لە پەرلەمانی کوردستان بوو بێ ئەگەر قایم خامێک بوو بێ ئەگەر مدیر ناحیەک بوو ئەگەر مدیر عامی بوو لە شوێنێکا بوێ بەڕاستی بە دەستێکی پاکەوە بە دەستێکی ئەمینەوە بەو پەڕی هەستکردن بە پەرپرسیارەتیەوە توانێتی خزمەت بە چوار دەورەکەی خۆی بکات. ماوەستە سیروان دێمەوە لای بەڕێزشتان ماوەستە سادەق کەواتە جیاوازی هەیە لەوەی کە حزبێک ئەگەر بێت و ژمارەی پەرلەمانتارەکانی لە پەرلەمان زیاتر بن حتمما پشکیشی لە حکومەت زیاتر پێدەدرێت سنگ و قورسایی زیاتر دەبێ بەم حزبە و دەستی لە چاکسازیدا زیاتر نابێ ئەگەر بێت و ببێ بە زۆرینە وەکو ئێستا کە زۆر جار و گلێ هاوڵاتیان دەیکەن لە حزبی ئیسلامی ئەگەر بێت و کۆمەڵی دادگەری لە جیاتی 7 کورسی 14 کورسی 21 کورسی بێنێ ئەو کاتە پانتایی ئەو چاکسازی کە لە ئاستێکی بەرتەسکی ئێستایدا لە قەدەر 7 کورسەکە دەستی داوەتی ئەو کاتە ناتوانێت بازنەی پرۆژە خێرخوازەکانی فراوانتر بکات. مامۆسای بەڕێزم بە دڵنیاییەوە ئێمەی ئیسلامی ئەگەر خوای پەروەردگار فەزلی وا بێ لە سەرمان ئینشاء الله حتا پەرلەمانتارێکمان زیاتر بێ دڵنیا بە ینی دەرگایەکی زیاتر خێر و بەرەکەت لە خەڵکی هەژار و نەداری ئەم وڵاتە ئەکرێتەوە. مامۆسای بەڕێزم ئێستا ئێمە خۆت باش ئەزانی ئێمە ئەندام پەرلەمانەکانمان کە کاتێک لە پەرلەمانن ئەو موچەی وەردەگرن والله ئەعلەم هەرچەند دقیق نازانم بەڵام حیزب والله ئەعلەم وازانم نیوەی دەبات شتێکی وایە نازانم من دقیق نازانم. دوو شەو پێش ئێستاەکێ لە پەرلەمانتارەکان لای من میوان بوو باسی کرد لە کۆی 8 ملیۆن تەنها نزیکەی 2 ملیۆن و 3 ملیۆنیان بۆ ماوەتەوە دیکە بۆ حەزب و وەکاری خێرخواسی کەواتە مامۆسای بەڕێزم مەبەستەکەی من ئەلێرەدا ئەمەیە کەواتە ئێمە هەتا پەرلەمانتارێکی زیاترمان هەبێت لە پەرلەمانە وەکو ئەرزم کردی دەرگایەکی تر زیاتر خێر لە خەڵکی فەقیر و هەژاگری ئەکرێتەوە. یەک شت بڵێم پێم خۆش نییە بەڵام بەعزێشت ناچاری بیڵێیت من بە حکمیەوەی 18 ساڵە بۆ خۆم وەکو شەخص لە کاری خێرخوازیام سپاسی خوای پەروەردگارەکەم بەبێ ئەوەی هیچ تەماحێکشم بە خەڵک بوو بێت بەبێ ئەوەی هیچ ویشێکم بە خەڵک بوو بێ فی سەبیل لەبەر خوایشم لە کاری خێرخوازیا کردووە. ئێمە بەدەر لە ئەو کارە خێرخوازانەی وەکو حیزب هەمانە شەخصەکانیشمان نەوەستاوین. مامۆسای بەڕێز من هەروەکو شخصی خۆم ئەم ڕەمەزانە هەتاوەکو قوربان ئەمە هەر بۆی با ئەمە هەرچەند خۆش نییە باسیکەم بەڵام با خەڵکێ بزانێ کە ئێمەی ئیسلامی کە ئێمەی مسلمان کە ئێمەی دیندار
هەموو غەممان ئەو خەڵکە هەژار و نەدارەیە ئەو منداڵە بێ باوکانەیە باش لە ئاستی تاکدا بەڵێ وەکو لە ئاسی ئەمە با بۆسێ لە باسی مەسەلەی بەخشین ناکەم بۆ نمونە وەکو مەسەلەی ڕێکخراوی هاوار ناکەم وەکو سۆما ناکەم ئەوانە باس ناکەم بەس وەکو شخص باسەکەم ئەم ڕەمەزانە بەندە ڕانیە حاجیاوە بێتۆ بازیان پیرەمەگرون لێرە سلێمانی ئەربەت هەڵەبجەی تازە دەربەنی خان کەلار لێو هاتوێتە هەڵەبجەی کۆن سیروان خورماڵ هاتوێتە سەیسایەق ئەلحەمدولیلا ئەمانەمان نەک بڵێ بە عەدەدێکی کەمیش بە عەدەدێکی زۆر کۆی گشتپاسی خوا خەڵکمان بەسەر زانیاریتان هەیە چەندتانەوە بەداخەوە زانیاریەکەم لەگەڵ خۆم نەهێناوە زۆر باشە ئەگینا بمزانێ ئەم ئاوایە بە وردی شتەکان مەهێنا گەربێت و هەرێکی لەم کاندیدە بەڕێزانەی کە خوان کاندید کردووە دەریش نەچن بۆ پەرلەمان وەذالی کە هو الفوز العظیم ئەگەر هەڵە نەبم لە نەسەکەدا ماوسە سیروان و لای بەڕێستان بۆچی تاکی ئیسلامی بۆ بەم شێوازە گرنگی بەکاری خێرخوازی دەدات ئەمە هەر چێژێکی ڕۆحی خۆیەتی پەروەردەی خۆیەتی کە دەیەوێت چێژ بە خۆی بگەێنێت یاخود پەروەردەی حزبی شڕۆڵی هەیە لێرەدا و حزبێکگەر بێت و پانتایی دەسەڵاتی زیاتر بێ ناتوانێت خەڵکانی دیکەی ئاوا وەکو مامەسا حزوریان هەیە لێرەدا پێشکەش بە کۆمەلگا بکات بەڵێ بێگومان جیاوازەکە گەورەیە ئێمە چوەکو حیزب چوەکو ئەو دەستگا جۆر بە جۆرانیکەوە هەمانە تایبەتە بەکاری خێرخوازی هیچ کاتێک لە ڕابردوو لە ئێساشا خەڵک لە ئێمە کە کاری خێرخوازیەکە ناڵێ ئەوە منم ئەوە کارەکەم کرد ئەگەر من نەبم ئەوە خەڵک نایکە بەڵکو لا ئێمە ئەوەی کەوا ئەکرێ مؤسسەکەیە ئەوەی کەوا لای ئێمە ئەکرێ ناونیشانی مؤسسەکەیە لە ناویشانە کارکتەرەکانشم بۆ خۆیان گرنگن ڕۆڵان هەیە لە بەرەو پێشتوونی ئەو ناوەندیکەوە کاری تیاکەن دەستگا خێرخوازیەکان بەڕاستی یەکێکن لە کۆڵەکە سەرێکەکان لە ئێستا لە کۆمەڵگەی کوردەواریە ئەم حیزبانەی کە لای خۆمان دەسەڵاتدارن بەڕاستی کارێکیان بەسەر ژیانی خەڵکێنە لە ماوەی ئەم دە ساڵی ڕابردووە یعنی کەسێک کاتێک کە ڕێەکەوێتە سۆمای چاوانیان ڕێکخراوی هاواریان دەستگای خێرخوازی باشین ئەو کاتە بۆ دەرەکەوێت کە خەڵک گەشتە چی ئاستەیە یعنی بێنە پێشایی خۆت کەسێک ناتوانێت جلی مەکتب بۆ مناڵەکەی دابین کە کەسێک ناتوانێت چۆن بڵێ خواردنێکی ڕێک بۆ ماڵ و مناڵەکەی دابین کە کەسێک ناتوانێت پێداویستەکانی ڕۆژانەی دابین بکە بەڕاستی مەش سەرچاوەکەی بۆ چێگەڕێتەوە بۆی کەوا تۆ دەسەڵاتێکە تێ تا سەرخان دەسڵاتێکی نادادگەرە دەسڵاتێکە تێ ئەو بچیکە لە بەرەسیاتی ئەو موچیکەوە لە بەرەسیاتی ئەو داهاتێکەوە لە بەرەسیاتی بە شێوازێکی تاوڵی نایەکسان ئەو دابەشیەکە ئەوەی کەوا لە حیزب ئەوەی کەوا لە خزمە بۆ خۆی بە ئەو خەڵکەشی کۆ ئەمێت و خەڵکە دەرەتانەکەیەتی ئەگەر ئەم حیزبانە نەبن بە تایبەتی حیزب ئیسلامیەکان و بە تایبەتی ئێمە باسی کۆمەڵی دادگەریەکەین بەڕاستی کارەتاتێکی زۆر کەورە لە کۆمەڵگەکەیان ڕوەدات ئەم داتە ئامارانشی کەوا لە ماوەکانی ڕابردووە بڵاو بووە چێەوەی کەوا تایبەتە بە دەستگای خێرخوازی بەخشین چێەوەی کەوا تایبەتە بە هاوار چێەوەی کەوا تایبەتە بە نەخۆشخانەی بەخشینیان کۆمەلگە پزیشکیان بەڕاستی دەرخەری ئەم ڕاستیان کە ئەمانە فریاد ڕستێکن لە ئێستا لە کۆمەلگەیە وەگەر ئەمانە نەبێ بەڕاستی بۆشایەکی زۆر گەورە دروستە بێت زۆر باشە دەست خۆش بێ مامۆستا سادق حزبی ئیسلامی بۆچی ئەوەندە گرنگی بە کاری خێرخوازی دەدا ئەگەر بێت و ئەم فەقەرەیە نەوێنێ حزبی ئیسلامی دەکەوێت چونکە بەڕاستی گلەیەک هەیە لە شەقامیش بە تایبەت هەندێک هێزی ئۆپۆزیسیۆن زۆر زار گلەی ئەوە دەکەن لەو کاتانەی کە بە تەواوەتی هاوڵاتیان زۆریان بۆ هاتووە نزیک بووینێتەوە لەوەی کە شۆڕشی برسەکان ڕوو بدات حزبی ئیسلامی لە ڕێگەی ڕێکخراوە خێرخوازەکان هاتوون تووڕەی خەڵکیان دامڕکاندوێتەوە ڕاستە لە بۆعدە دینەکەیەوە لە لانە دینەکەیەوە ئیسفادێکی باشی هەیە بۆ بووە بە فریاد ڕاست بەڵام لە لانە ڕامیارەکەیەوە ئەم جۆرە کارانە نەبوونەتە هۆی ئەوەی کە دەرفەتێکی نوێ لە بابەتی حکومڕانی بێتە پێشەوە لە هەرێمی کوردستان بەڵێ مامۆسای بەڕێز من زۆر کەس بەڕاستی ئەو پەڕی بە بێویژدانی ئەزانم زۆر کەسەیە کاتێک کە دێتە سەر حیزبەکان قسە دەکەن ئەنجا خۆ کاکە فەرقیان چیاڵێ ینی تۆسی ئەو بێویژدانیە زۆر باشە ئەڵێ باشە فەرقیان چییە ئیسلامیەکان و ئەلمانیەکان چی فەرقێکیان هەیە ئەخر برای بەڕێزم خوشکی ئازیزم ئێمەی ئیسلامی ئەوەتە بە سوال و ساقەی خەڵک بە دەستپارکردنەوە لە خەڵک بە پەنابردن بە خەڵک ینی من ئەگەر ئێستا بێت و بە داواکردن کۆمەڵ ئیسلامیەکان بەعام کۆمەڵ بە تایبەتی لەوەژێ شەخص ئەگەر بێت و بە هەرداوایە تۆزێک گۆشت لە ڕوومان نەمایە ئیسە دەموچاومان ئەوەی پێی بڵێ گۆشت پێوە نەمابوو ئەوە نە ڕوومان لە خەڵک نابوو زۆر باش جا من مامۆسای بەڕێز جارێکیان لە سۆشیال میدیا
شتێکم خوێندەوە زۆر تاسیری لێکردم ئەویش پیاوێکی میسری بوو چوو بوو بەلای پیاوێکی دەوڵەمەند تاجرێک زۆر دەوڵەمەند وتی چوون بۆ ئۆفیسەکەی چوومە ژوورەوە سەلامم لێ کرد جوابی سەلامەکەی نەیامەوە تی پاش تۆزێک کە دانیشتم وتی کاکە فەرموو بۆچی هاتی وتم وەڵڵا هاتووم کۆمەڵی ماڵی هەژار هەیە و هاتووم بەشکم تۆ هاوکارێکیان بکەی وتی تۆ ڕەبوو لێم هەسەب چۆ دەرەوە وتی هەر نەچووم مامەوە وتی بوو بە جاری دوو هەم تۆ ڕەبووە هەر عینشت هەر نەڕۆشتم تیجاری سێ هەم هەستا لە شوێنەکەی خۆی هاوتفی کردە ناوچاوم فی کردە ناوچاوم وتی دەی بڕۆ دەرەوە وتی ئەمجار ئاوام کرد تفەکەم سڕی وتم دەی ئیسەش تفەکەتم قوبوڵە بەڵام تۆ یارمەتێکی ئەو ماڵە هەژارانە بی زۆر باش جەما مۆسای بەڕێزم ئێمەی ئیسلامیەکان لە زۆر شوێنالەوەچی ئەو تفەکراوێتە ناوچاومان بەڵام قوبوڵی تفەکەمان کردووە تەنها فی سەبیل لەبەرخوا و پاشان ئەو هەژار و نەدارەی کەیسە وڵاتەکەی ئێمە ئایسا من خۆزگە ئایسە چوار خێرخواز بەهاتایە بیانتایە کاکە وەرە لەگەڵمان با بمبردنایە ماڵم پیشانەدا بزانە هەر خۆی ئەڵێ چۆن نەژین زۆر باشە باوەستا دەخ دواتر وەڵامی و پرسیارەمدەوە لە ناو کاری خێرخوازیدا لە ساڵانی ڕابردوودا جۆرێک لە خزمێنە هەبووە لە ناو ئیشەکەدا ئێستا ئەم شتانە بەدی دەکرێت لە ناو پرۆژە خێرخوازەکانی کۆمەڵی دادگەریدا یا خۆت پرۆژەکانی دیکەی خێرخوازیدا بەڵام دوای ئەوەی کە مامۆستا وەڵامی و پرسیاری دامەوە کاک سیروان دەگەڕێمەوە لای بەڕێستان بابەتێکی دیکەی کە زۆر گرنگە بابەتی خزمەتگوزاریە جیا لە بابەتی خێرخوازی ئێمە هەموو ساڵێ هەر بە 4 ساڵ جارێک ببوورەکە کاتی بانگەشەی هەڵبژاردن دێت حەزب دەسەڵاتدارەکان زیاتر باس لە پرۆژە خزمەتگوزاریەکان دەکەن لە کاتیدا پێشتر ساحەکە چۆڵ بووە بودجێکی زەبەلاحیان لە بەردەستدا بۆ لە کاتێکدا هیچ کەس نەبوو دەستیان بگرن ئەگەر بۆ حزبەکانی ئۆپۆزیسیۆن یاخود حزبی ئیسلامی جائیز بێت ئایا بۆ دەسەڵات جائیزە کە باس لە پرۆژەی خزمەتگوزاری بکە بڵێ دوای ئەم هەڵبژاردنە ئەوەتان بۆ دەکەم ئەمە جۆرێک لە نەنگی نییە بۆ حزبی خۆی لە ڕاستە کاتێککە باسی حیزبەکان ئەکرێت یعنی بەشێک لە خەڵکەڵێ هیچ جیاوازیەکیان نییە خۆی لە ڕاستیا جیاوازێکی زۆر گەورە هەیە تۆ حیزبێ بودجە و موچەی وڵاتەکەتە بە حیزبێک ژیانی خەڵک وێرانەکە حیزبێک چۆن بڵێ دام و دەستگاکان نایە لە هیچ کەسێک داوامی تیا بکە لە بەرامبەریشا ئێمە کۆمەڵی خەڵکمانێک کاتێک کە سەیری واقعەکەکە حیزبێکی تریش هەیە بەرامبەری کە دەستی بەپانەکاتەوە کە ڕێکخراوەکەی بەردام دەرگای لەسەر پشتە لە بۆنە و یادەکانە لە مۆسمە جۆر بە جۆرەکانە ئەوەی کەوا پێداویستوێ بۆی دابینەکە لەبەرەوە پێم وایە جیاوازەکە گەلێک گەورەیە ئەو حیزبێک کە دەسەڵاتدارە لەگەڵ ئەم حیزبەی تریشەکەەوە کاری خێرخوازیەکە سەبارەت بە ئەو پرۆژە و بابەتە خزمەتگوزارانی کەوا ئێستا ئەگوزارەیە ئەمانی کەوا ئێستا ئەمان بانگەشەی بۆکەن بەڕاستیمە جۆرێکە لە عیبا و جۆرێکە لە چاواشەکاری و جۆرێکە لە هەر بەناوی خۆی کە برتێت لە بانکەشی هەڵبژاردن تۆ تا ئەم چرکێکی ئێمە قساکەی سەرۆکی حکومەت لای خۆتە جێگیری سەرۆکی حکومەت هەر لای خۆتانە بێزەحمەت کێ دەستی گرتوون کێ دەستی گرتوون یانی خۆ ئێستاش لای خۆتە یانی ئەوە نیە بڵێ ئێمە هەڵبژاردن کراوە تۆ وعدوایە بەیانی و دوو بەیانی و ڕۆژەکانی ئایندە تا پێش هەڵبژاردن تۆ کۆبوونەوەکانی ئەنجومەنی وەزیران و وەزیرەکانی خۆت داوامی خۆتە کێ دەستی گرتوون بۆیە بۆ ئێمە وەکو حیزبێکی ئۆپۆزیسیۆن ئێمە مافی خۆمانە بڵین ئێمە 4 ساڵی ڕابردوو ئۆپۆزیسیۆن بووین ئەمە پرۆژەکانمانە لە کاری دەوڵەتداریە ئەمە پرۆژەکانمانە لە کاری خێرخوازی ئەمە پرۆژەکانمانە لە بواری پەروەردەیە لە بواری کۆمەڵایەتیە لە بواری ئێمە مافی خۆمانە بەڵام ئێوە هیچ مافێکتانە لەبەرەوەی ئێوە خەڵک لە ساڵی 92 مۆڵەتی پێدان لە 2005 خەڵک مۆڵەتی پێدان لە 2009 2010 14 17 18 21 یعنی 6 بۆ 7 هەڵبژاردنی یەک لە دوایەک خەڵک مۆڵەتی پێدانەوە ئێوە لە تاقیکردنەوەی حکومڕانیان نەجاحەتان نهێنا یعنی ئێمە چاوەڕێکاوەکو ساڵی 2016 ئێوە 33 ساڵی تر حکمی ئەم خەڵکە بکەن اینجا خۆ خەڵکە بەڕاستی ئەم جیلە دەڕوا کۆتایی بێتێ بەڕاستی یعنی تۆ تەسەوری کە لە ماوەی ئەم 10 ساڵەیە چیان بەسەر ژیانی مامۆستایە هێنا چیان بەسەر ژیانی فەرمانبەری ڕاستەقینەیە هێنا چیان بەسەر ژیانی کاسبکارە هێنا لە مێژووی کۆن و نوێیە هەر دەسەڵاتدارێک مامۆستاکەی لەسەر شەقام بێت پارێزەرەکەی لەسەر شەقام بێت پیشەوەرەکەی لەسەر شەقام بێت ئەنجامی ئەو حکوومەتە ڕۆشتنە ئەم ڕۆژنە بێ بەیانی هەرە بێ بڕوە بۆیە بەڕاستی کە لە ئێستا باسی پرۆژە ئەکەن ئەمە ئینسان نازانێت پێ بکەنە یان بگرێ پێ بکەنێ بۆ عقلیکەوە تۆ بەڕاستی هیچ ڕێگرێک لە مردای بۆ نایکەیت و ئەوەش ئێمە ئەیبینین لە ماوەی ڕابردووە بەتایبەتی ئێمە ماوەسەسیمان ببوورە مەقاتەعات دەکەم بەڵام هاوڵاتیان دەبینین بەشێکی زۆریش هەر باوەڕ دەکەن هێشتا ئێمە ئەگەر پۆلێنی خەڵک بکەین ئەو نەزەرێمان باس کرد لە سەدا
پێنجی زۆر عاقڵە و لە سەدا پێنجی باوەڕی بە هیچ شتێک نیە و لە سەدا نەوەتەکەی خۆڵە مێشیە پێت وانە بە فعلی ئەم نظریە ڕاستە جارە کاکارزان ئێمە پێمان وایە تێڕوانینەکە جیاوازە ئێمە مودێم چەند ڕۆژێکەوە بانگەش هێڵبژاردن تێپەڕیوە کە سەردانی خەڵکەکەی کە قسە لەگەڵ خەڵکاکەی سێرەکەی بەدەمۆچوونی زیاتر هەیە ئێمە ناوی وەهمیمان نەماوە ناوی بندیوار نەماوە کۆمیسیۆن بۆ یەکەم جارەکە هەڵبژاردنێکە کرێ بۆ نمونە ئەم دوو حیزب سەرپەرشتی ناکەن لایانی سێم تەڕەفی سێم کە بەغدایە سەرپەرشتی یەکات و خەڵکیش لە ماوەی 33 ساڵی ئێمە دروشمەکانی پێشمان لەبیر نەچێتەوە لە ساڵی 2010 چی وعدێدرا لە ساڵی 2020 کات چی بڵێنە بە کۆ بڵێنەکان خەڵک بەڕاستی ئەو نەش زاکری لاواز نییە کە تۆ بڵێنەکانی پێشبێت نەخۆشخانەی شار لێرە ڕەنگە بەسیترین خزمەتگوزاری نەبێ من مانگی ڕابردوو خێزانی یەکە لە هاوڕەکانم لە بەشی ICU بوو بەڕاستی شتێکی زۆر بەسیت پاراستۆڵێک ئەمپولێک لە نەخۆشخانەکەدا نەبوو هەر هەموو ڕۆژێ دەهات لە دەرەوە لە سەیدەلەکەی دەرەوە بای 40-50 بەشی ڕۆژێک علاجی دەبێت ئەمانە خزمەتگوزاری زۆر سەرەتاین لە نەخۆشخانەیەکی گەورەی وەکو نەخۆشخانەی شار یعنی هاوڵاتیان پرسیارەکە لێرەدایە لەناو واقعەکەدا دەژین بە ڕاست و چەپی خۆیاندا دەبینین کە ڕێگەوبانەکەت بەو شێوازەنە مامۆستا لە کەلارەوە هاتووە ڕێگەکەی بینیوە من هەفتەی ڕابردوو لە ڕانیەوە هاتوومە ئەنی ئەمانە هەمووی واقعن لەبەر چاون بەڵام لێرەدا سیر دەکەی دووبارە خەڵک بەگوێ ڕازی دەبێتەوە کاکارزان واقعەکە هەیە بە ڕاستی کە ئێستا هاتوتە پێشەوە چۆن بڵێ هەڵمەتێکی بانگەشەی چڕدەستی پێکردەوە کاتێکە ئێمە سێری کێشەکانەکەین ئەین سێری کێشەیە بکە لە زاخۆ هەمان کێشە لە هەڵەجەت و ئەبینیتەوە سێری کێشەیە بکە لە ڕانیە هەمان کێشە لە گەرمیان ئەبینێتەوە هەر کێشەیەک لە هەر شوێنێکە هەبێت کۆپیەکەی لە هەمان شارە بینێتەوە ئەم جەماعەتە کە مودەی 32 ساڵ 33 ساڵ لە حکومڕانیەکەن بەڕاستی حکومڕانێکی ڕەشید نەبوون بەرپرسیارەتێکی ڕاستەقینە نەبوون لە هەموو دنیا تۆ سێری بکە کەسی یەکەمی وڵات کەسی دومی وڵات هەموو ژیانی خۆی تەرخانەکە بوویکەوە بە دوای خۆشببختی میلەتەکەی خۆیان بگەڕێ ئەمانە ئێمە ڕێک پێچەوانەکەیەتی دائانیشن شەو لەسەر ڕۆژ لەسەر شەو تۆ چۆن میلەتەکەی خۆت چۆن بڵێ سزادی تۆ چۆن ئەکەی پارەی میلەتەکەی خۆت بخشێنیتەوە بۆیە ئەشی بینین ئاستی هۆشیارەکە ئێستا بەرزە بە دەمەوەچوونی خەڵک باشە و ئەشی بینین لە بیستی خەڵک باشە بۆ ئێوەکە بەڵێ بێگومان ئێمە مودەی ئەم چەند ڕۆژەکە بینیمان و سەردانی خەڵک ماگەرە چ لە ماڵان چ لە شوێنە گشتەکان خەڵک ئێستا هۆشیارە خەڵک ئێستا بیری ئەوانش ئەهێنێتەوە بانگەشەکانی پێشوکات چەندێکی جێبەجێ کرا ئێوە کارنامەی ساڵی هەڵبژاردنەکانی پێش ئێوتان خەڵک بەشدارەکەین لە داهاتی نەوتا چیتان لێکە داهاتی نەو چی لێ هاو اینجا جگە لە داهاتی غاز چی لێ هاو پارەی پترۆدۆلار چی لێ هاو کەسێتر هاواریە کرد ئێمە هەلی کارمانێ هەلی کاری گەنجەکانی ئێمە چی لێ هاو دەرچوی زانکۆوان و پەیمانگەکانی ئێمە چی لێ هاو خۆ بەشێکیانەوە تا لە ڕێگەی هەندەرانیان گرتە بەر و بەڕاستی بەشێکیان بەداخەوە هەر نەگەڕانەوەتە بۆ هەڵبژاردنە هۆشیارە مەحوی بۆ ئەم هەڵبژاردنە ئێمە زۆر گەشتبینین بە تایبەتی ئێمە ئەم جارە 6 موالیدی جیاواز شمول لە شمولی دەنگدانەکەن بە دەیان و سەدان و هەزارانە بن و ئەگەر ئەم توێژە بێ لەگەڵ ئێمە کاتێککە باسی پرۆژە خێرخوازەکانەکەین کاتێککە باسی پرۆژە وەستاوەکانەکەین ئەبێ خەڵکیش بێ لەگەڵمانە خەڵک بۆ تەنها جارێکیش بێ بچێتە نەخۆشخانەی بەخشین بڵێ بێ زەحمەت ئێوە چیتان کردەوە ڕێکخراوی بەخشین ئێوە چیتان کردەوە دەستگای سۆمای چاوان ئێوە بۆ نمونە چیتان کردووە دەستگای پەروەردەیەەکانی ئێمە یعنی بۆ نمونە بەد لە دەستگای نوری حکمیا سەروی 20,000 تەلەبەی پەروەردەیمان هەیە یعنی کەسێک بڵێ بێ زەحمەت ئێوە چیتان کردووە لەگەڵمانە بن مقابلی هەبووە لە مقابل پارەدا بۆ یا بێگومانە بە هیچ جۆرێک بەکە بارەگاکان ئێمە لە سەرانسەری کوردستانە کە ژمارەکەی 100 و ئەوەندە بارەگاتی ئەپەڕێنێ هەمیشە وەکو مەدرسەیەک وا بووە هەمیشە وەکو قوتابخانەیەک هاتووە بە دەیان و سەدان و هەزاران کەس لێ ڕۆشتووە و هەمیشە ئەو خەڵکانشی کەوا لێوەی دەچون خەڵکانێکی دەستپاک و دەمپاک و زۆر باشە مامۆستا سیروان دەگەڕێمەوە لای بەڕێزیشتان مامۆستا سادا ئەم پرۆژە خێرخوازانی کە دەیکەن لە ساڵانی ڕابردووە پێشترەوە پرسیارەم کرد کە جۆرێک لە خزمێنە هەبوو لە ناو هێندە حەزبدا بەڵام ئێستا دەیبینین شتەکە عکس بۆتەوە با من بەرەوەی وەڵامی کۆتایی لە تۆ وەربگرم حتا ئەندامانی حزبی ئیسلامی گلەی لە حزبەکانیان دەکەن کە سیاسەتەکانیان بەم جۆرەیە ئەندامەکانی خۆیان زۆر مستەفید نابن لە پرۆژە خێرخوازەکان لە کاتێکدا مستحقی ئەوەن لە ئێستادا ئەو خزمێنە ماوە لە ناو پرۆژەی خێرخوازیدا کە لە ساڵانی نەوەدەکاندا ئەنگوت هەبوو نەک لە ناو حزبی ئیسلامیدا لە ناو حزب ئەلمانیەکانیشدا کە پرۆژەی خێرخوازیان هەبوو مامۆستا کارزان من قەناعەتم وایە ئینسانی ئیماندار پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وەسەلام فەرمێ لا يؤمن أحدكم حتى يحب لأخيه ما يحب لنفسه واتە کەسێ ئیماندارە و ئیمانی کامڵە چی بۆ خۆی پێی خۆشە بۆ براکەشی پێی خۆش بێت
ئێمە وەکو حیزبی ئیسلامی من قەناعەتم ئیسلامیەکان بەعام بەڵام ئێوە کەسێکی ئەلمانیش بە برای خۆتان دەزانن نا ئێمە باس لە مەسەلە مەبەستم لە بابەتی خێرخوازیەکە خێرخوازیەکەم باس لە خێرخوازیەکە باش مەبەستم ئەوێ منیش مەبەستم لە بەخشین پێیان بەڵێ جواب بەسەکەی من ئەمەیە ئێستا بۆ نمونە مامۆستا کارزان من بۆ حکمی ئەوەی کە طبعاً پێشمەرگەیەکی دێرینم کە هاتوونێتە خوارەوە لە مەجمەعی باریکە بەرپرسی تیپی 114 بووم و لە هەمان کات ئەندامی مەڵبەندی عەربەند بووم هەر ئەلەم پێشمەرگانەی ئێمە زۆرمان هەیە نەک بڵێ یەک و دوان جا لێرە ئەم قەتع بکەم دوایی دێمە سەر ئەم قەزەیە ئێمە کاتی خۆی 1200 ناومانۆک و دەستگای شەیدان و پێشمەرگە دینەکە کە بەندە لەوەیە دامان بە برادرانی پارتی وعدیان پێداین کە ئەم 1200 کەسەمان بۆ خانیشینکەن باشە بەڵام لەبەر ئەوەی کە کۆمەڵ بەڕاستی چوو بۆ بەرەی گەلەوە چوو بۆ بەرەی جەماوەرەوە چوو بۆ بەرەی هەژار و نەدارەوە خۆ عەلیمە یەک کەسیامۆ نەکردوین باشە جا مەوزوعی ئەوەی کە جەنابەت ئەڵەی فەرق ئێمە چەندەها پێشمەرگە کە ئیسە لای خۆم بووە کە ئەزانم وەزعی چەند ناڕەحەتە کە چەندەها خانوو بۆ هەڵکراوە چەندەها یارمەتی خەڵکراوە چەندەها دەستگرۆیی خەڵکراوە هی خەڵکی خۆمان نەکراوە بۆ خەڵکی خۆماوتیانە ئێمە نەفسیەن پێمان خۆش نییە دەرکەوین ئەوان شتیانە دەرنەکەون ناتانینی ئیسە بۆ نمونە دەستگای خەسخانەی بەخشین مامۆسای بەڕێزم ئێستا بچۆ خۆزگە سەرژمێریەکتە کرد یا چۆمەڵی تەڵەکۆ بێژنیەکتە کرد بزان چەند کۆمەڵیتیایە و چەند غێرە کۆمەڵیتیایە بەڵام بەشێکێکە لە گلەیەکان کە بەڕاستی لێکادران وایە خۆمە میوارێ لێ بوو ڕەحمەتی خوا لێرم کردو زۆر ئەم گلەیە دەکرێت بەڕاستی مامۆسای بەڕێز من جاستەم هەرستەم ئەمەش بۆ خۆی ستەم نییە لە خەڵکی ئیسلامی دەکرێت ئەخم بشویستم ئەوە بڵێم مامۆسای بەڕێز من تەنها دەریاچەیەکە هەمە شوێنێکە هەمە ئەمەیەکە حیزبەکەم دەستی بۆ بردە و کردوێتەوە با هیچی نەبێ کاکە هیچ نەبێ بیکە بەسێ بەشە با دوو بەشی خەڵکەکەی خۆت بێ بەشی تی خەڵکی تر بێت مامۆسای بەڕێز من هەر بۆ نمونە لەو کارەی خێرخوازەی خۆمە ئەمە تا بێت دڵنیام من جملەی خێرخوازەکانی ئێمە ئاوایە یەکێ لەو خۆشەویستانەی کە من ئیسفادەم لێ کردو خوا پاداشی باتەوە خوا بەرەکەت خاتە تەمەنیوە دڵخۆشی هەردوو دنیایکە کە شتی داوە بە من لە چپارە لە خواردن کە تەوزیعم کردووە بە خۆم نەزانیوە ئەم خۆشەویستە ئەم بەڕێزە مراقبەی منی کردووە کە بزانم ئەم شتە بۆ کوێ دەبەم و چی لێ دەکەم زۆر باشە کە دوایی لە تەوزیعاتە کردومە پاش چەندێک دوایی دەستخۆشی لێ کردو مامۆسای بەڕێز تی وام زانی کە من ئەدەم یەکسەر بێ بۆ کادیرەکانی خۆتان و پێشمەرگانی خۆتان و خەڵکەکانی خۆتان بەڵام تۆ بێجیاوازی ئەوەی فەقیر و هەژار و نەدار بێت و تەوزیع کردووە بەسەریا وتم ئێمە وەکو دین وەکو ئیسلام ئەمری پێکردوین جیاوازی ناکەین لە نێوان خۆمان و خەڵکە بەڵام حەق وایە حیزبەکە بیکە مامۆستا کارزان من خەڵکێکی هەژار و نەداری خۆم هەیە داماوم هەیە بێتەرەتانم هەیە یعنی ئەو دەریاچەمان هەیە کە بۆ نمونە خەسخانەی بەخشینە یا من جملەی شوێنەکانی ترە کاکە با چوار کەسی خۆشمان لەو لە شوێنانە وەکو پێویست دابنین کاکە ڕاستە وایە ڕاستە بەگشتی باش فۆرمە گشتێکە من شایەتیەوە دەدەم کە دەستگای بەخشین بە هەموو لەخەکانی وەکو نەخۆشخانەی بەخشینیش بە تایبەت خزمەتێکی باشیان کردووە من ئاگادارم پزیشک هەیە کە خاوەنی دوو دکتۆرە دوو بۆردا لە دەرەوە لە عیادە گەربێت و دابنێت عیادەکەی دەتوانێت تا 30,000 دینار وەربگرێت بەڵام نەخۆشخانەی بەخشین ئەم دکتۆرە بەڕێزەی هێناوە 3,000 پێدا 3,000 لە ینی نەخۆش وەردەگرێت بۆ دکتۆرەکە خۆی 4,000 تری لە حسابی نەخۆشخانە دەدا بە دکتۆرەکە بۆی کە بە 7,000 ئەم دکتۆرە ڕازی بکات و خزمەت بە ینی لە هێنانی دکتۆرەکە خۆی لە زەرەردا ئەمە لەدان ناحیدیکەوە کە زۆر خزمەتیان کردووە ئەمن ئەو شایدیان بۆ دەم کە بەڕاستی شتێکە لە خزمەتی خەڵکی فەقیر و هەژاردایە ماوەستا سیروان دەگەڕێمەوە لای بەڕێستان باسی خەدەمات و خزمەت گوزاریمان کرد بەڕێستان لە چەمچەماڵ و نوابزان پرۆژەی ئاوی گۆبتەپە بەکوێ گەیشتووە چیرۆکی دوور و درێژە
چیرۆکی مێژوێکی زۆر دوور و درێژی هەیە دەسەڵات ناکری ئێستا بیکە بە بانگەشەی هەموو هەڵبژاردنێک بەردی بناغەیەک دائەنرێ ئەوە ئەم جارش دانرا ئەگەر دوو دانەدانەرێت چکەتیانێکیان دانراوە تەسەورەکەین ینی هەر ئەم ساڵ دوجار بەردی بناغی دابرێ ئەمەش نەتیجەی نەکردنەکەیتێ بەڕاستی مەبەستم بەردەکەی تریان چێدا وەڵا ئەمە دانێکیان جێگری سەرۆکی حکومەت دایانە و دانێکیان سەرۆکی حکومەت دایانە زۆر خۆشە بەس جێبەجێکردنەکەی جێبەجێکردنەکەی ئەمە خەڵکی سنوورەکەین خەڵکی چەمچەماڵ خەڵکی شۆڕژ خەڵکی تەکیە گوندەکانی دەوروبەری ناحەکانی دەوروبەری ساڵانێکی دوور و درێژە لە کێشەکان کە پێی ئەڵێن کێشەی کەم ئاوی ئەمەش هاوتایە لەگەڵ بوونی کێشەی ڕێگاوبان کێشەی کارەبا کێشەی گوندەکان کێشەی ڕێگاوبانی گوندەکان کێشەی دانەمەزراندنی گەنجەکانمان اینجا ئەو شوێنەی ئەمەش جیاوازی هەیە لەگەڵ شوێنەکان ترە بۆ حکومیکەوە دەرهێنانی غاز لەو سنوورەیە پارەی پترۆ دۆلاری هەیە ینی ئەبێت جیاوازی هەبێت ئێمە ئاساوارەکەی نابینین و هەمیشە پرسیارێکی گەورەیە لای ئێمە بۆیە ئەبینین بەڕاستی گەنجەکانی ئێمە لی سوودمەنین بە دەرچوانی زانکۆ پەیمانگاکانی ئێمە لی سوودمەنین خەڵکی بازار و کاسبکاری ئێمە لی سوودمەن نییە کێشەی خزمەتگوزاری لەو سنوورەیە بە پانتایەکی زۆر بەرفراوان هەیە و برادرانیش هەر بخۆیان لە ماوەی کابینەکانی ڕابردووان ناو بە پایتەختی شەهید و ئەنفال یا باش شارێک بەگەر پایتەختی شەهید و ئەنفال بێ ئێستا شوێنێکی وەکو شۆڕ ئێستا بوونی ئەنفالی لێتێ شوێنێکی وەکو منتیقی خلاصێک و گۆبتە بۆ عسکەر و گوندەکانی ئەمانەت لە خەڵکە هەرە بەڕێزەکەن بەڕاستی قابلی جوانترین و باشترین خزمەتن بەڵام ئەچی بۆ دیەکانی تەنێکی چەمچەماڵ تەنهای دوو دەقەت دووری ڕێگاکەی نییە لە کاتێکە ئێمە ناونیشانی قەبە ئەبیسین ئێمە گوندەکان ئاوە دەنەکەینەوە ئێمەوە باوەکانی ڕابردوو لەسەر پرۆژەی ئاوەکە چەندین جار بەرپرسانی سنوورەکە هاتنە سەرخەت و کامێران برد و شوێنەکان نیشاندا وتیان لێرەوە دەست پێ دەکەین هەڵمەتی هەڵبژاردنە هەڵمەتی بانگەشەیە هەڵبژاردنە چۆن ئێمە بنکەی تەندروستیمانەوە لە ساڵانی پێشوە هەموو هەڵبژاردنێک بەردی بناغێکی دانرا ئەمە شەروایە تو ئەگەر بەتەمای ئاوی گۆبتە پەر ڕابکێشی ئەبوایە لە کاتێکی وەکو ئێستا بەلانیکەم 50 شۆفڵ ئیشی بکرا 50 نا شوێنێکی بۆ تەرخان کراوە و ئاوی گۆفتەپە وەکو ئیعلام و ڕێکلامێک ئاوی گۆفتەپە دێ بۆ چەمچەماڵ ئەمە مێژوویکی زۆر دوور و درێژەیە پێم وایە لە ساڵی چلەکانەوە هەر هەیە هەموو حکومەتێک لە دوایەکەکان بە حکومەتی عێراقەوە بە حکومەتی هەرێمەوە بە کابینێک لە دوایەکانەوە بە خولێک لە دوایەکانی پەرلەمانەوە بە حقیقەت تاوەکو ئێستا ئەم کێشەیە بەردەوامە حکومەت و دەسڵات و سیستەم و نیزامێک لە ماوەی 32 ساڵە نەتوانێت تەنها یەک بەڵێنێک بۆ شارێک جێبەجێ بکە ئەچی لە شارێکی وەکو سلێمانیەکە ئەچی لە شارێکی وەکو هەولێرەکە چی لە شارێکی وەکو دۆکە کە من دڵنیام لە هەموو قەزا و ناحەکانیشە بەدەیان و سەدان کێشەی هەمە جۆر و هاوجۆر هەیە چکە وەکوتمان کێشە لە هەر شوێنەکە هەبێ هاوشێوەکەشی لە شارەکانی تریشدا هەیە ڕانیە بەوە ناسرا بوو کە گەنجەکانی زۆر و لە ئەوروپا دەکەن بەهۆی ئەوەی کە ڕێژەی بێکاری زۆروا لە چەمچەماڵیش ئەم کێشەی بێکاری و دانەمەزراندن ئەوانە بێگومان گەنجەکانی ئێمە یەکێکن لە هەر خەڵکە مەغدورەکانی ئەم وڵاتە بەداخەوە یعنی بێنە پێشای خۆت دایکێک باوکێک مناڵێکی چەند بە نازداری بەخێوەکە کاتێکە ئەچێتە زانکۆیەک بەم وەزع جوانیکەوە ئەمان دروستیان کرد لە ماوەی 10 ساڵی ڕابردووە کە موچەت نییە کە تۆ ژیانت نییە کە تۆ موچەکەت نەبوو بازارەکەش بە ئۆتۆماتیکەن بەکێکەوە کە گەنجەکەش تەخەڕوجەکە وڵا ئەبێ لە ماڵە دابنیشە بەڵام ئەی تۆ بۆچی دامەزراندنت هەیە بۆ حیزبەکەی خۆت دامەزراندنت هەیە بۆ هێزەکانی خۆت ئەی بۆ ئەو خەڵکی تر بۆ نییە بۆیە بە حقیقەت خەڵکی منتیقی ئێمەش خەڵکێکی مەغدورە خەڵکێکی داماوە و خەڵکێکە بەڕاستی قابلی جوانترین و باشترین خزمەتە بەداخەوە ئەمان لە ماوەی 32 ساڵی ڕابردووە نەیان کرد بۆیە بەشێکیان بە ناچاری سەری خۆیان هەڵگر و ئەوانشی کەماونەتەوە بەڕاستی ئێمە پەیامان بۆیان هەیە پەیامەکە ئەوەیە گەنجی بەڕێز دەرچووی زانکۆ پەیمانگای بەڕێز کە ئێوە دەنگەکانتان و ژمارەکانتان ئەتوان هاوکێشەکان بگۆڕن وەرن بۆ جارێکیش بن لەگەڵ لایەنێکی ترابن لەگەڵ حیزبێکی ترابن بۆ نمونە بۆ هەڵبژاردننی ئەم جارە ئێمە لیستی 140 کۆمەڵی دادگەری کورسانەیە کە بەرنامەیەکی جوان و ڕێکمان هەیە کارنامەیەکمان هەیە کە هەموو بابەتەکانی تیا بەڕاستی وەرن حەقەکانی ئێوە مافەکانی ئێوە داخوازەکانی ئێوە لە کارنامەکەی ماجێکی کراوە مامۆستا سیروان بە ئەمە بێ بە کۆتا پرسیارم بۆ تۆ بۆی کۆتا پرسیاریش لە مامۆستا سادە بکەم بەڕاستی گەنج و بەگشتی هاوڵاتیانیش جۆرێک لە حەقیان بەدەست نییە کە ئەم هەموو ئیعلامە گەورانە ئیشیان لەسەر دەکەن لە کاتی حملەی انتخاباتدا بۆی کە بەلا ڕێدا بڕۆن بۆی کە دەنگەکان خەساکەن بۆی کە بە هەڵە دەنگدەن 4 ساڵی ئایندەی خۆیان زەربی سفرکەن بەبێ خزمەت گوزاری بێتە ئینات بێ جێبەجێکردنی ئەو هەموو خەون و خولیایە ما بستم لەوەی کە ساحەکە ئێستا بۆ بە 50 پارچە ئەم هەموو حەزبە دروست بووە هەمووشی دەبینن کە هیچی پێ نەکراوە
جۆرێک لە حەق بە هەوڵاتیانیش نادرێت لەو بێگومان ئێمە لە ماوەکانی ڕابردووە بەشێک لە ئەندام پەرلەمانەکانمان هەر بخۆی گەنج بوون بەشێک لە مدیری ناحەکانمان گەنج بوون بەڵێ بەتاکید حەقیان هەیە بەڵێ بەتاکید داخوازەکانیان جێبەجێ نەکراوە بەڵام ئێمەش لێرە و پێیان دەڵێن ئەمە دەرفەتێکە هاتوتە پێشەوە دەرفەتی هەڵبژاردن دەرفەتێکە هاتوتە پێشەوە ئەمە چارەسەر نیە من لە ماڵەوە بم ئەمە چارەسەر نییە کە من بایکۆتی هەڵبژاردن بکەم چارەسەرەکە ئێستا هاتوتە سەروی کەواتەوە تەنها لە ڕۆژێکە تەنها 10 دقە بدەی بە ژیانی خۆت بدەی بە چارەنووسی خۆت بدەی بە مستەقبەلی خۆت تۆ حیزبی باشت هەیە کاندیدی باشت هەیە ئەوە ئەبینی لە لیستەکە ئێمە بەدەیان و سەدان خەڵکی باشی تیا زۆربەی هەر زۆریان گەنجن دەرچوانی زانکۆ پەیمانگاکانن لە پسپۆرە جۆر بە جۆرەکانن دڵنیا بن ئەم بەڕێزانە خیانەت لە دەنگەکانی ئێوە ناکەن دڵنیا بن ئێوە نافرۆشن دڵنیا بن کەوا ئێوە بەجێ ناهێرن لەگەڵ خەمەکانی ئێوەیان لەگەڵ ئازارەکانی ئێوەیان چۆن ئەوانی پێش ئێمە بەڕاستی خەڵکیان بەجێ نەهێشت لەگەڵ ئازارەکانی خەڵکا بوون ئەم برا بەڕێزان و ئەم خوشکە بەڕێزانش بە هەمان شێو بە هەمان بەرنامە ئەڕۆن بۆی ئێمە داوایان لێکن کە لەگەڵمانە بێن بەشدارێکی چالاکانە بکەن لەگەڵمانە چکە بیرمانە چێم هەڵبژارنە جەماعەت زۆر پێیان خۆش نێ بکرێ تا ئێساش هەر بوونی ئەویان لێتێ بانگەشەیەکی زۆر گەرم و ئەوە ئەکەنوانە ئەمە لە ساڵی 2010 ئەمە 6 ساڵەکە بۆیە بە زەخت ئەوە ئێستا هەڵبژاردنێک هاتۆتە پێشەوە بۆیە بەڕاستیمەوەکو ئەبێ وەکو دەرفەت سێری بکەین نەگوی کو ئێمە خۆمان لە بەرپرسیارەتێکە بزینەوە و بڕین وا بەدەنگەکەی نەخێر بەدەنگەکەی تۆ زۆرشت ئەگۆڕێ جاری وایە تەنها بە یەک دەنگێک حیزبێک کاندیدەکەی دەرناچێ کە هاوڵاتی نەچێ بمبورە پرسی وتم کۆتا پرسیار کە هاوڵاتی نەچێ بە سەر سندوقی دەنگدان بەجددی ئەم گلەیە لە حزبی ئیسلامی دەکرێت ئەڕوان ئێمە من زۆر دەبیستم مامۆستا سیروان کە حزبی ئیسلامی چی پێ دەکرێت لە ساڵی 92 هەنێکا کە تۆ نەچوو بۆ دەنگدان تۆ لە ماڵەوە دانیشتووی بە تاقی تەنیا تۆ ئەگەر چۆن دەڵێ عومەری کوڕی خەتابیش زیندوو بێتەوە بە تەنیا لەم ڕۆداگەر شایەتی بۆ نەدەن لە ڕێگەی دەنگدانەوە دەکرێت نا ئێمە بەڕاستی و تێڕوانی نەمان نییە تێڕوانیمان وایە گەنجەکانی مە لە خەڵکە باشەکانی ئەم وڵاتن لەو خەڵکانن کەوە حەزەکەن ئایندەی خۆیان بەدەستی خۆیان دیاری بکەن و بەڕاستی ئێمەش لێرەوە داوایان لەکەن ئەوەی کوا لە زانکۆیە ئەوەی کوا لە پەیمانگایە ئەوەی کوا لە بەشە ناوخۆیە ئەوەی کوا دەرچوو زانکۆ پەیمانگاکانی ئێمەیە هەرێکێک لەم بەڕێزانە کاتێککە ئەچێتە دەرەوە ئەتوانێت بەدەیان شەریکە وا بڕێەوە لە حیزبێکی ترا بێت بەدەیان بەرپرسیارەتی وەرەگرێ بۆی ئێمە داوایان لێکەین کە پاڵپشتمان بن لەگەڵمانە بن بۆ ئەوەی وڵاتەکەمان جوان بکەین زۆر باشە سپاس بۆ بەڕێز مامۆستا سیروان بۆ خوا حافیزە دێم وەلای بەڕێزشنا مامۆستا سادە حزبی ئیسلامی ئەم هەموو کادیرێ دەستپاک و خەمخۆر و ئەم هەموو پرۆژە و خزمەتگوزاری لە بابەتی پەروەردەی لە بابەتی خێرخوازی پرۆژەی سیاسی بۆ ئایندەی هەرێمی کوردستان لە ساڵانی ڕابردوودا وەزعەکە باش بوو لە ئاستی نیشتمانی پرۆژەی دەوڵەت قسەی ئێوە چییە داواکاری ئێوە چیە لە خەڵک لەوانی تاوەکو ئێستا خوان یەکلای نەکردوێتەوە کە بڕۆن بۆ سەر سندوقەکانی دەنگدان ئەگەر بۆ جارێکیش بێت کورە هەر لاک دابێ بەس ڕووی پەنجام سوڕێنن بەڵێ مامۆستا کارزان بەڕاستی من پێشتری ئەرزی جەنابتم کرد ئەوە زۆر بێ ئینسافیە بۆ ئەو جەماوەرەی کە بەرامبەر بە ئیسلامیەکان هەڵوێستیان نییە و پشتیوانی لە ئیسلامیەکان ناکەن و دەستگرۆیان ناکەن و لەگەڵیان نابن بۆ نمونە لە دەنگدانێکی ئاوا سەیرەکەی کابرای کە سەروەتی ئەم وڵاتە ئەدزێ لە سەرخان و ژێرخانی ئەم وڵاتە وێرانەکە ئاو دیوێکە ئەیوا لە ئەوروپا بلۆکی ئەکا و زوڵمیان لێ ئەکرێ بە ئەنواعی شێوە بەڵام سەیرەکەی بە 4 درۆ دەلەسا ئەو خەڵکە سادەیە باوەڕان پێکا دووبارە دەنگیان پێدەنەوە مامۆسای بەڕێزم ئێمە پێشتر جەنابەت ئاگاداری چەند پەرلەمانتاری کەممان هەبوو لە پەرلەمانە باشە خوای تەبارەک وەتەعالا باسی ئاياتێکمان بۆ دەکا کە ئەمڕۆ ئێمبرایانی ئێمە و خوشکانی ئێمە لە پەرلەمانە هەستاون بە تەطبیقکردنی ئەم ئاەتە بۆ ئەوەی یاسایەک دەرنەچێ پێچەوانەی یاسای قورئان و ئیسلام بێت ئەویش ئەوەیە خوای گەورە فەرمێ كنتم خير أمة أخرجت للناس تأمرون بالمعروف وتنهون عن المنكر وتؤمنون بالله كواتا خوای تبارك وتعالى فەرمێ ئێوە خەیرترین ئومەتن بەچی ئەبیدە خەیرترین ئومەت بەم سێشتە یەکەم ئەمر بە چاکە نەهی لە خراپە و ئیمان بەخوا بوون جامە بەسەکەی من لێرا چییە؟ ئەم برانەی ئێمە لە پەرلەمانە پێشتر وەکو خەڵکی جەماوەر ئەوەی کە ڕۆشنبیرە و چۆن بڵێ ئیطلاعی هەیە بەسەر قەزیەکانە بۆ نمونە یاسایەک ویسیان یاسایەک دەرکەن ئەم یاسایە
کۆمەڵشتی تیا بوو پێچەوانەی دی زۆر بەڕێز مامۆستا سادق گەرمیانی کاندیدی ژمارە سی کۆمەڵی دادگەری کوردستان هەروەها لە بازنەی سلێمانی سیروان حەمەخان کاندیدی ژمارە کۆمەڵی دادگەری لە بازنەی سلێمانی هەندیسان سپاس بەوەی کە میوانمان خۆشەویستانم لێرەدا بەم جۆرە کۆتاییمان هێنا بە مەڵخەی بەرنامەی ستۆدەی ١٤٧ لیستی کۆمەڵی دادگەری کوردستان تا بێگەیشتنەوە لە ئەڵخەی داهاتوو بەخوای گەورەتان دەسپێرین خواتان لەگەڵ